بەرەبەیانی ئەمڕۆ دەوڵەتی داگیرکەری تورک بە فڕۆکەی بێفڕۆکەوان بردومانی سنووری گوندی بادانای لە سنووری شارەدەی ناپاڵەڕێزی سەر بە شارۆچکەی پێنجوێن لە پارێزگای سلێمانی کرد. بە پێی زانیاریەکان بردومانەکە بەرەبەیانی ئەمڕۆ بە فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورک بووە و هەروەها بەهۆی بردومانەکەەوە ڕوبەرێکی بەرفراوانی پوش و پاوانی سنوورەکە سوتاوە. ئەو ناوچەیە کە بردومان کراوە 100 کیلومتر لە تورکیاوە دوورە و بە تەواوی پێشلکاری سەروەری خاکی عێراقا. بەڵام دەوڵەتی تورک بە بەرچاوی حکوومەتی هەرێم و بەغداوە بردومان دەکات و زیان بە ناوچەکان دەگەێنێت و هاوڵاتیانی مەدەنی بە ئامانج دەگرێت. بە پێی ئامارێکی تیمی کوردستانی عێراقی ڕێکخراوی سیپیتی ئەمریکی لە 15 حوزەیرانەوە تا ئێستا بەهۆی بردومانی دەوڵەتی داگیرکەری تورکەوە 68,000 دۆنم زەوی کشت و کاڵی و دارستان سوتاون و ماڵی 19 هاوڵاتی بە بردومان تەخت کراون. دەوڵەتی تورک زیاتر لە 50 کیلومتر هاتووەتە ناو خاکی باشووری کوردستان و چالاکوانانی خانقینیش. ئەمە بە مەترسیەکی گەورە دادەنێن و دەڵێن دەوڵەتی تورک بۆ شەڕی پەکەکان نەهاتووە، بەڵکو بە ئامانجی داگیرکاری و گۆڕینی دیموگرافی هاتووەتە باشووری کوردستان و دەبێت هەموو ئازادی خوازان دژی ئەم داگیرکاریە بوەستنەوە. حکوومەتی تورکیا چاوی زیاتر لە مووسڵ و کەرکووکیشە، بەڵام ئەوێ یەکەم جار ئەلەوێ لەو منتەقەیە بنکەی سەربازی خۆی بەهێز بکە. ئێمە لێرەوە لە شاری خانەقی بانگەواز تەواوی هێزی ئازادی خوازەکان لە هەرێمی کوردستانەکەین بێن بۆ سەر شەقامەکان بۆ ڕسواکردنی ئەم لشکرکێشیە و دژ بە بێدەنگی پارتی یەکێتی گۆڕان و یەکگرتو لە بەرامبەر ئەم تاوانەکە حکوومەتی تورکیا کردێتی. ئەم بێدەنگیە بێ بشکێت خەڵکە بێتە سەر شەقام لە دژی ئەم تاوانە. ئەبی هەموو کوردێک هەڵوێست سێبێ دیش بەم تاکیرکاریە چۆن نامانەوێ هەرێمی کوردستان ببێتە وەکو ئەو ئەزمونەی کە لە عەفرین هات داگیرکاری تورکیا لە تیرۆستانی سووریا کۆمەڵی سووریا و شۆڤێنی هێنا و گۆڕانکاری دیموگرافی لە عەفرین و شارەکانی دیکەی ڕۆژاوی کوردستان ئەنجامدا. ئەبێ ئێمە ئەو ڕێگریە بکەین لە دووبادەبوونەوەی ئەزموونی عەفرین لە هەرێمی کوردستان تایبەت لە ناوچەی دۆک و ئامێدی و ناوچەدا. ئەبێ هەموو هاوڵاتیەک لە خانەقین لە هەرێمی کوردستان لە چوار پارچەی کوردستان دژ بەم لەشکێشی و داگیرکاری تورکیا هەڵوێستیان هەبێت، هەروەها حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمی کوردستان بەجددی هەڵوێستیان هەبێت بۆ ڕێگریکردن لەم داگیرکاری و تەنانەت وڵاتانی نێودەوڵەتیش بێنە سەرجەڵ بۆ ڕێگریکردن لە داگیرکاری تورکیا. هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە بەسێ خۆزاد ڕایگەیان دەوڵەتی تورک دەیەوێت گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان بکاتە بابەتی سەودا و مامەڵە. خۆزاد دەڵێ ئێمە نزیکایەتی و سیاسەتی وەها بە توندی ڕەت دەکەینەوە و شەرمەزاری دەکەین. ڕێبەرەی تیمان هەرگیز نابێتە بابەتی سەودا و مامەڵە، هەرگیز قبوڵی ناکەین پێوەری دموکراتیک بوون دژایەتی گۆشەگیری ئیمراڵی بێت. هەروەها بەسێ خۆزاد پێویست بە گۆشەگیری ئیمراڵی و هێرشی داگیرکاری دەڵێت 26 ساڵە ڕێبەرەی تیمان لەژێر سیستەمی کردندایە بەرخۆدانێکی مەزن ئەنجام دەدات. لە دەوری ئەم بەرخۆدانش بەرخۆدانێکی شکۆمەندی گەر و گەریلا و زیندان هەیە. خۆزاد باس لە خواستەکانی دەوڵەتی تورک دەکات و دەڵێ لەم ڕۆژانەی دوایی هەندێک زانیاریمان پێگەیشت بە گرنگی دەزانین بۆ ڕایگشتی بڵاوی بکەینەوە. بە گوێرەی ئەو زانیاریانەی لەسەر چاوە باوەڕ پێکراوەکانەوە هاتوون کەسانی نزیک لە ئەردۆغان دەڵێن ئەگەر ئەم شتەمان بۆ بکەن ڕێگە دەدەین براکەی ئۆجەلان و دواتریش پارێزەران چاویان پێ بکەوێت. بەڵام بۆ ئەوەی ڕێگە بەم چاوپێکەوتنە بدەین دەبێت هەندێک ئیمتیازمان پێ بدەن. بەم شێوەیە زانیاری جۆر بە جۆر دێن بۆ ئێمە قبول کراو نییە. هەروەها هاوسەرێکی ئەنجومەنی جێبەجێکردنی کەجەکە سەرنجی بۆ هەنگاوی ئازادی ڕاکێشا و ویستی خەبات بە توندی بەردەوام بێت. دوای چاوپێکەوتنی هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە بەسێ خۆزاد کە ئاماژەی بەوەدا بۆ لابردنی گۆشەگیری لەسەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان داوای سازشکردنیان لێکراوە. بەم هۆیەوە لە شاری ڕێمی فەڕەنسا بە پێشنگایەتی ناوەندی کۆمەڵگەی دیموکراتیک ڕێپێوانێک ئەنجام درا.
ڕێپێوانەکە بە دروشمی ئازادی بۆ ڕێبەراپۆ ئەنجامدرا و ئەم ڕاگەیاندراوە خوێندرایەوە. ماوەی 26 ساڵە ڕێبەراپۆ لەژێر سیستەمی ئەشکەنجەی قورسی ئیمراڵیدایە. لە ئێستاشدا بۆمان دەرکەوتووە بۆ چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵ و پارێزەران سەودا و مامەڵەی بەسەرەوە دەکرێت. وەک گەلی کورد هەرگیز ئەمە قبول ناکەین، نابێت ڕێبەراپۆ بکرێت بە مژاری سەودا و مامەڵە. وەک ئەنجومەنی گەلی دیموکراتیکی ڕێین تا چاوپێکەوتن لەگەڵ ڕێبەراپۆدا ئەنجام دەدرێت بە بەردەوامی چالاکی ئەنجام دەدەین. ڕۆژی شەممە 20 تەمووز لە کاتژمێر 16 پانکێشتی هەموو گەلەکەمان دەکەین بۆ ئەنجامدانی چالاکی لە گۆڕەپانی کۆلۆمبیوس. بانگەوازی لە هەمووان دەکەین خاوەنداری لە ڕێبەراپۆ بکەن. لە ڕێپێوانەکەدا دروشمەکانی بێسەرۆک ئاپۆ ژیان نابێ و بژی سەرۆک ئاپۆ بەرز کرایەوە. ئەندامانی تەفگەری گەنجانی شۆڕشگێر تەجەشە و گەنجانی ئینتەرناسیۆنالیست لە چارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەراپۆ چارەسەری بۆ پرسی کورد لە بەردەم بینایی دامەزراوەی میدیا ئارت چالاکی نافەرمانی مەدەنیان ئەنجامدا. گەنجان دژی گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا جەلانیان شەرمەزار کرد. هەروەها راپۆرتێکیان ڕادەستی بەرپرسانی دامەزراوەی میدیایی ئارت کرد. لە راپۆرتەکەدا ئاماژیان بەوە کرد گۆشەگیری نایاساییە و وتیان گۆشەگیری ئەشکەنجەیەکی سیستەماتیکە. بانگەوازیان لە میدیای ئەڵمان کرد بەرپرسیارەتی خۆیان جێبەجێ بکەن. گەنجان دوای ڕادەستکردنی راپۆرتەکە لە بەردەم بینای ئارت ڕاگەیاندراوێکیان خوێندەوە. Kampagne ist unter anderem international auf 4 Staaten aufgeteilt. Türkei, Iran, Syrien haben. Dass die Türkei Kurdistan, Freiheit für Öcalan, Frieden in Kurdistan, Freiheit für Öcalan, Frieden in Kurdistan. لە شاری هیلبرۆنی ئەڵمانیا بە بۆنەی 40 ساڵیادی بەرخۆدانی ڕۆژووی مردنی مەزن چالاکیەکی جەماوەری بەڕێوەچوو یادەکە بە پێشەنگایەتی تەفگەری گەنجانی شۆڕشگێر تەجەشە ئەنجام درا. لە گۆڕەپانی یادەکە وێنەی شەهیدان و ڕێبەری گەلی کورد دانرا. پاشان خولەکێک ڕێزگرتن لە شەهیدان سەمفزیۆنێک دەربارەی شەهیدان پیشاندرا. لەسەر ناوی کۆما و عوسمان سەرحەد لەسەر ناوی کۆما عوسمان سەرحەد قسەی کردو. ئاماژەی بەوە کرد شەهیدانی بەرخۆدانی 4 تەمووز هەموو سیاسەتەکانی قڕکردنی دەوڵەتی تورکیان لەسەر گەلی کورد پوچەڵ کردوێتەوە. یادەکە بە دروشمی شەهید نامرون و بژی سەرۆک ئاپۆ کۆتایی هات. زۆرداری هەبێ لە هەمبەروێژی سەرهەڵدانێک هەیە ساڵ 1982 زندانە ئامەدێ زڵم دەرکەتە ئاستا هەیژۆر تیمەکانی بنیاتنانی ئاشتی کۆمەڵایەتی CPT ئاماری مانگێکی هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورکی بۆ سەر باشووری کوردستان ئاشکرا کرد. لە راپۆرتەکەیدا ئاشکرای دەکات پاش هێرشە داگیرکاریەکان کە لە 15 حوزەیرانەوە دەستی پێکردووە 9 گوند بە تەواوەتی چۆڵ کراون و لایەنی کەم 184 خێزان کۆچبەر کراون. سەرچاوە گرنگەکانی تر ئاشکرای دەکەن نزیکەی 60,000 دۆنم زەوی کشت و کاڵی سووتێنراون و کارگەیەکی ئارد و ئۆتۆمۆبیلێک و دوو پرۆژەی ئاو و 19 ماڵی مەدەنی زیانیان پێگەیشتووە و وێران بوون. بە گوێرەی راپۆرتەکە لە ئەنجامی کردنامەجی تۆڕەکانی کارەبا و بورجەکانی کارەبا زیانی مەزن گەیشتووەتە ژێرخانی گوندەکانی بەرگارە و میسکا. هەروەها هێڵی پەیوەندیکردنی تەلەفۆنی لە زیاتر لە 110 گوند پیچراون. CPT ئاماژە بەوە دەکات دەوڵەتی تورکیا ژماری بنکە سەربازیەکانی لە هەرێمی کوردستان زیاد کردووە و کە بەگشتی 74 بنکە و 10 بنکەی دیکەشی زیاد کردووە. لە نێو بنکە نوێکاندا 3 بنکە لە دەڤەری ئامێدیە و 7 بنکە لە ناوچەی باتیفای زاخۆ و 1 بنکە لە دەڤەری سیدەکانی سۆران هەیە. جگە لەوەش سوپای تورک ئێواران خاڵێکی پشکنینی داناوە و شەوانش لانی کەم 3 خاڵی پشکنینی کاتی دامەزراندووە و ناسنامە و ئۆتۆمۆبیلی هاوڵاتیان دەپشکێنێ.
پارلەمانتاری دەم پارتی مەراڵ دەنیش بەشداش لەسەر کورسی پارلەمان باسی ڕەوشی زیندانیەکانی کرد. تشکی خستە سەر گۆشەگیری و ئەو دۆخەی کە ڕێبەری گەلی کورد تێیدا زیندانی کراوە وتی زیندانی ئیمراڵی ئێستا وەک دۆزەخەیەک دیزاین کراوە، بنەماڵەکانیشیان نازانن، نەخۆشن یان دەژین یان ناژین. لە هیچ سیستەمێکی جیهانیدا نییە گۆشەگیری 40 مانگ بەردەوام بێت. لەسەر فەرمانی وەزارەتی ناوخۆ لە سیانزەی حوزەیران پارێزگاری جوولەمێرگ وەک قەیومی شارەوانی جوولەمێرگ دانرا. هاوسەرۆکی شارەوانی محەممەد سەعید ئاکیش خرایە زیندان. چالاکیەکان دژی دەست بەسەر ڕاگررتنی شارەوانی جوولەمێرگ بەردەوامن. چالاکی ئشگری ڕێزگرتن لە ئیرادا لە جوولەمێرگ کە پارتی یەکسانی و دموکراسی گەلاندەم پارتی لە 25 حوزەیرانەوە دەستی پێکردبوو لە ڕۆژی 12 بەردەوامە. گروپێک لە موشوانەوە بەشداری ئشگیریەکە بوون و لە بەردەم بازاڕی گەلی شارەوانی بوون. شایانی باسە چەندین لافیتە لە شوێنی ئشگیریەکە هەڵواسراون و ژمارێکی زۆر لە هاوڵاتیان بەشداری ئشگیریەکەیان کرد. ئەمڕۆ 267 ڕۆژ بەسەر ڕفاندنی ڕۆژنامە سلەیمان ئەحمەددا تێدەپەڕێت کە دوای 211 ڕۆژ ڕێگە بە پارێزەرەکانی درا سەردانی بکەن، بەڵام بە تۆمەتێکی ناڕەوا پەدەکە ڕۆژی 30 حوزەیران ویستی دادگایی بکات و سزای بەسەردا بسەپێنن، بەڵام بەهۆی ئامادە نەبوونی دادوەر دانیشتنەکە بۆ ڕۆژی 20 ئەم مانگە دواخرا. سلەیمان ئەحمەد ڕۆژنامەنووس و هەواڵسازی بەشی عەرەبی ئاژانسی ڕۆژنیوز دوای ئەوەی بۆ بەشداریکردن لە پرسەی باوکی گەڕایەوە ڕۆژاوای کوردستان لە کاتی گەڕانەوەی بۆ باشووری کوردستان لە 25 تشرینی یەکەم لە دەروازەی فیخشا بوو لەلایەن یاسایشی پەدەکەوە ڕفێنراو. توای 211 ڕۆژ چارەنووسی ئاشکرا بوو. ڕۆژە هیچ هەواڵێک لە سەردار شامورادیان خوێندکاری بەشی کەرەستەی فیزیشکی زانکۆی زانستی کردداری سنە دەست نەکەوتووە. سەردار شامورادیان لە دوای ڕاپەڕینی شۆڕشی ژینا لە سنە لەلایەن هێزەکانی ئیداری ئیتلاعاتی ئەم شارەوە دەست بەسەر کراو لەو کاتەوە تا ئێستا بە بێئاگایی لە گرتوخانەی ناوەندی ئەم شارە بند کراوە. زانراوە ناوبراو ماوەی 2 مانگە لە گرتوخانەی ئیداری ئیتلاعاتی سنە ئەشکەنجەی زۆر دراوە بۆ وەرگرتنی دادپێدانانی ناچاری بە جۆرێک کە ئاسەواری ئەشکەنجەی پێوە دیار بوو. تا ئێستا بە دووادارچوونی بناماڵەی و هاوڕێیانی ناوبراو لە دەستگا ئەمنیەکانی سنە و پارێزگای کوردستان هیچ ئەنجامێکی نەبووە. لەلایەکی ترەوە فەیزوڵڵا شادی دانیشتووی شاری کامیاران لەلایەن هێزە ئەمنیەکانی ئەم شارەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواسترایەوە. بە گوتەی سەرچاوی ئاگادار هێز ئەمنیەکان بەبێ بڕیاری دادگا ئەم هاوڵاتیان لە شوێنی کارەکەی لە کامیاران دەست بەسەر کردووە و بۆ شوێنێکی نادیار گواستۆتەوە. هەروەها شوێنی کاری ناوبراو داخراوە و تاکاتی نووسینی ئەم راپۆرتە لە تۆمەتەکانی دژی ناوبراو زانیاریەک لە بەردەستا نییە. کۆڵبەرێکی بە ناسناو سیروان ڕسوڵی خەڵکی شاری بانەیان بە چەکی ساچمەی کرد ئامانج و ناوبراویان بریندار کرد. ئەم کۆڵبەرە سەرەتا لەلایەن هێزە سەربازیەکانی ڕژیمی ئێران لێدان و ئەشکەنجە کراوە و دواتر تەقیان لێ کردووە. جێ ئاماژەیە لە ماوەی دەڕۆژی ڕابردوودا 15 کۆڵبەر کوژراون و بریندار بوون. هەروەها لە 6 مانگی یەکەمی ساڵی 2024 بە گشتی 270 کۆڵبەر لە ناوچە سنووریەکان و ڕێگاکانی نێوان پارێزگاکانی ئازەربایجانی ڕۆژاوا کوردستان و هەروەها کرماشان بەهۆی هۆکارەکانی وەک تەقی ڕاستەوخۆی هێزە سەربازیەکانی ڕژیم ڕوونە و سەرما بردووی کەوتنە سەرمین و کەوتنە خوارەوە لە شاخ و بەرزایەکان و حاڵەتەکانی تر کوژراون و بریندار بوون. لەم ژمارەیە بە گشتی 34 کۆڵبەر کوژراون و 236 کۆڵبەریش بریندار بوون. لە کۆی گشتی 270 کۆڵبەر کە لە 6 مانگی یەکەمی ساڵی 2024دا کوژراون و بریندار بوون بە گشتی 222 حاڵەت بەهۆی تەقی ڕاستەوخۆ یان لێدان و ئەشکەنجەی هێزە سەربازیەکانی ڕژیمەوە بووە. هەروەها لە کۆی گشتی 270 کۆڵبەر 20 کەسیان منداڵی خواردتەمەن 18 ساڵن. ئاماری 6 مانگی یەکەمی ساڵی 2024 بە بەراورد بە نیوەی یەکەمی ساڵی 2023 شایەنی بەرزبوونەوەی 218 لە سەدی ڕێژەی کوژرا و برینداربوانی کۆڵبەران لە هێڵی سنووری کوردستان بووە.
نێردەی هەمیشەی ئێران لە نەتەوە یەکگرتووەکان ڕایگەیان لێدوانی بەرپرسانی ئەمریکا لەبارەی بوونی پلان لەلایەن وڵاتەکەیەوە بۆ گشتنی دۆناڵد ترامپ دوورە لە ڕاستیەوە و هیچ بنەمایەکی نییە. هەروەها نێردەی هەمیشەی ئێران ئاماژەی بەوە کردووە ترامپ تاوانبارە و فەرمانی کوشتنی قاسم سولەیمانی دەرکردووە، بەڵام پێویستە لە ڕێگەی یاساییەوە لێپرسینەوەی لەگەڵ بکرێت. وڵاتەکەی ڕێگای یاسایی گرتووەتە بەر و بۆ بەدەهێنانی دادپەروەری. پێشتر تۆڕی CNN ئەمریکی لە راپۆرتێکدا لە زاری سەرچاوە ئەمنیەکانەوە ئاشکرای کردبوو ئێران پلانی کوشتنی ترامپی هەبوو و دەستگای خزمەتگوزاری نەهێنی لەم چەند هەفتەی دواییەدا ڕێکاری زیاتری بۆ پاراستنی ترامپ گرتووەتە بەر. بەرپرسانی ئەمریکا ئاماژیان بەوش کردووە هیچ بەڵگەیەک نییە بیسەلمێنێت ئەو کەسەی هەوڵی کوشتنی ترامپیدا پەیوەندی بە پلانەکەی ئێرانەوە هەبوو بێت. جێگیری سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی رووسیا دیمیتری میدڤێدۆف ڕایگەیان کە بە ئەندامبوونی ئوکراینیا لە ناتۆ ڕاستەوخۆ دەبێتە هەڕەشە لەسەر رووسیا دوای ئەوەی لە میانی لوتکەی سەرکردەکانی وڵاتانی ئەندام لە ناتۆ پشتیوانی دەربڕدرا بۆ وەرگرتنی ئوکراینیا لە ناتۆ، بەڵام کاتی وەرگرتنەکەی دیاری نەکرا کاردانەوەی بەرپرسانی رووسیای لێککەوتەوە. میدڤێدۆف رووسیا ڕایگەیان وەرگرتنی ئوکراینیا لە ناتۆ ڕاگەیان